دیارە دوێنێ بڵین فڕۆکە جەنگەکانی تورکیا ئەم ناوچەی بردومان کردووە. ئێستا و شوێنەی لێم پێی ئەڵێن چریکان لە سنووری گوندی ئازادی و هەروەها سنووری گوندە جۆریشی بردومان کرد. دیارە زەرەر و زیانی زۆر لێرە بەر خاوەن ئاژەڵەکان کەوتووە لە سنووری گوندی ئازادی و شوێنێک کەوا من ئێستا لێم دوێنێ فڕۆکە جەنگەکانی تورکیا ئەم ناوچەیان بردومان کردووە بەهۆیەوە ئەگەر وێنەگرەکەم هاوکارم بێتن وێنەکانم بۆ بگوازێتەوە. ئەو شوێنەی کە بینین شوێنی ئاژەڵانە بە تەواوی خاپور کراوە. فڕۆکە جەنگەکان دوو جاریان ئێرە بردومان کردووە. 250 سەر ئاژەڵ بڕینمەڕ لێرانە بەرکەوتون مردا بوونەتەوە و هەروەها ئەگەر ئێرەشمان بۆ بگوازیتەوە بەتابەت ئەو نەفتەیە بە تەواوەتی خاپور بووە. ئێرەش 120 بەرخی تیادا بوو، هەر شوێنەواری نەماوە بە تەواوی کەوتۆتە خاکەوە. زەرەر و زیانێکی زۆر بەر ئەم خاوەن ئاژەڵانە کەوتووە. ئێرە بۆ یەکەم جارە بەو شێوەیە بردومان بکرێتن. دیارە خانووەکە زۆر قەدیمە وەک خۆیان باسیەکەن هی سەردەمی شۆڕشە لەو کاتەوە ئەو خانووە لێرە هەبووکەوە ئەوان لە ساڵی نەوەتەکانەوە ئاژەڵەکانیان تیادا بەخێو ئەکەن. دیارە ژیانی ئەوانیش وەک خۆیان باسی لێوەکەن لەسەر بەخێوکردنی ئەم ئاژەڵانەیە. من بۆ زانیاری زیاتر وە قسەکردن تا چەندە زەرەر و زیانیان بەرکەوتووەستمە لای خاوەن ئاژەڵەکە. سڵاوت لێبێ کاک تۆشەنگ، ئەو زەرەر و زیانانە چین کە بەرتان کەوت؟ وەڵای زەرەر و زیانی بەرخن و زۆرێکە تێ ئێرانە 320 بەرخی بوو و عەسارەکە مەڕ 250 مەڕی تێدا بوو. شوێنی بزنی هیچ نەماوە، هەمووی خاپور کرایە. ئێرە بۆ بردومان کراوە؟ تورکیا بۆ ئەم ناوچەی بردومان؟ وەڵای ئێستا بوونی پەکە هیچ شوێنەواری پەکەی نەبوو. ئێرە هیچ پەکەڕێی بێسێردا نەبووە بۆی خاپوری کرا و تۆ بارانی دەکات چەندە خەڵشەوە بێ زەرەر و زیان شتورا دەبن. ئێرە ناوچەیەکی ئاوەدانیش نییە؟ ئاوەدانێنەوە تو یەکەمە ماڵمان لێرە بووە، هیچ قەت پەکەڕێ بێردا نەبووە. ئەگەر دەزانی پەکە هەیە لێرانە ئەو جێشە هەیە بابێ ڕۆژ دەستی بە سێردا کرد پێ لۆ دیێڕێت تووشە ماڵی مە خراپکە. بارگاکانی پێشمەرگا و حرەس حدود لێرانە نزیک نین؟ نزیکن، هەمیان نزیکن لێرەوە لە سەڕی ڕایەتن لە ئازادینە هەمویان، بەس کەس سەدان ئێرەی نەکردیە. زەرەر و زیانەکانتان چەندن کە بخەم لێرن؟ وەڵای جاز گەلک زۆرە، منەوە پێم حساب ناکرێ. مەسەن وەڵای 250 سەر هەر ئاژەڵە 120 بەرخە 85 بزنە 52 کارە 20 نێری و بەرانیشم بووە. لایەنی پەیوەندیدار هاتووەتە سەرقەت پەیوەندیان لەگەڵ گرتوون؟ نەخێ کەس ناتێ. زۆر سپاس دەکەم کاک جەلال. وەک ئاماژەی پێدا زیانی زۆریان بەرکەوتووە. وێنەگرەکەم ئەگەر هەر یارمەتی دەرم بێتن لەگەڵم بێی بۆ ئێرە. ئەو ناوچەی کەوا بردومانی کردووە تورکیا تەنها حاجی ئۆمەرانە مەرج نێودەوڵەتی حاجی ئۆمەرانی لەسەرە بەردەوام ڕێگایەکی بازرگانیە. ئەم شوێنەش تەنها 100 مەترێک لە ڕێگاکەوە دوورە. هەروەها لەم شوێنە بڵێن بارگای حرەس حدود و هەروەها پێشمەرگەشی لێیە. ئەوەی وەک ئاماژەیان پێدا یەکەم جارە بڵێن فڕۆکە جەنگیەکانی تورکیا ئەم ناوچەیە بردومانەکەن و زەرەر و زیانی زۆریان بەرەم هاوڵاتیە گەیاندووە. کاک ئازادی زیانێکی گیانی لەو ناوچەیەدا ڕووی نەدا یاخود هاوڵاتیانی دیکە لەو ناوچەیەدا نەبوون کە شایەت هەڵ بن و دیمەنەکان ببینن؟ کاک جەلال زەرەر و زیانەکان تەنها ئەوەی بەر ئەم ناوچەیە کەوتووە زەرەر و زیانەکان بڵێ تەنها مادین، زەرەر و زیانی گیانی هیچ هاوڵاتیەک لەم ناوچە نەکەوتۆتە بەر و بریندار نەبوونە. زۆر باشە. ئێستا کە ئەو خەڵکەی لێ هێشتا مەترسی هەیە لەسەر گیانیان لەسەر دووبارەبوونەوەی موشک بارانە لەو شوێنەی کە ئێستا خەڵکەکەی لێیە؟ کاک جەلال هیچ ئەمانێک نییە لە مەسەلەی بردومانکردنە. ئەوان کە ئێستا ئێمە لەوێنیانەوە هاوڵاتیانە لێرن ڕەنگە مەترسی هەر هەبێتن کە فڕۆکەی جەنگی دێت ئەو ناوچانە بردومانەکەوە خۆیان ئاماژەیان پێدایرە هیچ هێزێکی هیچ لایەنێکی لێ نەبووە، تەنها شوێنێک بووەکەوە ئەوان لە ساڵی نەوەتەکانەوە لێرانە ئاژەڵگی تیادا بەخێوەکەن. ئازاد لە ڕابردوودا دیارامە یەکەمین حاڵەت نییە. زۆر جار بینیومانە هاوڵاتی مەدەنی لە موشکباران یا لە بۆمبارانەکانی فڕۆکە جەنگیەکانی تورکیادا بوونەتە قوربانی. ئایا ئەم جۆرە زیانانە هیچ قەرەبوویەک ناکرێنەوە لەلایەن تورکیا خۆیەوە بێت بەپێی ڕێکەوتنێک لەگەڵ عێراق و هەرێمی کوردستان یاخود لەلایەن حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێمی کوردستانەوە؟
کاک جەلال بە حکمێ و ئەوەی ناوچەکەی ئێمە کەوا سنووری کارکردنی ئێمە کاریکایەکەن وەکو پەیامنێر بەردەوام ناوچەکەمان لەلایەن فڕۆکە جەنجەکانی تورکیا ببوونی بە بیانووی بوونی چەکدارانی پەکەکە بردومانەکردنم ناوتانە ساڵانە زیانی دیانی و مادی زۆر بەر هاوڵاتیانەکەوێتن ساڵانە هاوڵاتی شەهید دەبێ و بریندارە بێتن ئەوەی ئێمە قسەمان لەگەڵ ئەو هاوڵاتیانە کردووە لایەنی پەیوەندیدار تاوەکو ئێستانە هاتوۆتە سەرخەتەوە ئەو هاوڵاتیانەی لە ڕابردووشدا زیانیان بەرکەوتووە تاوەکو ئێستا هیچیان قەرەبوو نەکراونەتەوە وەک ئەم خاوەنی ئەم مەردارانەش تازە خۆی ئاماژەی بەوە داکەوە لایەنی پەیوەندیدار تا ئێستا نەهاتوۆتە سەرخەتەوە پەیوەندیان پێوە نەکردوون ئەوەی جێگای داخە لە هەرێمی کوردستان لە کۆی ئەو بردومانانەی کە وڵاتی تورکیا ئیکاتن هاوڵاتیانێکی زۆر لە ناوچە سنووریەکانی باڵەکایەتی و هەروەها برادۆست و قەندیل ساڵانە ئەبنە قوربانی ئەو بردومانەی فڕۆکە جەنجەکانی تورکیا. زۆر سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ومراوایی لە ناحیەی حاجۆمەران لەگەڵمان ناوی زۆر سپاس بۆ زانیاریەکان. بەڵە ئازان و خۆشەویست.